بۆ دابینکردنی پێداویستی جەژنی قوربانیان خاوەن پێداویستە تایبەتەکان پەنایان بۆ دروستکردنی کەمپینێکی هاوکاری برد بەهۆی دابەژنەکردنی موچەکانیان لە پێش جەژنی قوربان. خاوەن پێداویستە تایبەتەکان دەڵێن کاسەی ماڵەکانیان خاڵیە و ناتوانن هیچ پێداویستیەک بۆ جەژن بکڕن. سکرتێری یەکێتی کەمەندامانیش داوا لە سەرمایەدار و خەڵکی خێرخواز دەکات هاوکاری بە پلەی خاوەن پێداویستە تایبەتەکان بکەن، چونکە زۆرێک لەوانەی بەهۆی بڕیاری پێداچوونەوە بە ڕێژەی کەم ئەندامینان بڕاوکران، ئێستا بۆ نانی ژەمێک دەبێت خەڵک هاوکاریان بکات. ماڵ هەیە 5 مناڵی کەمەندامی هەیە، گەورەترین گرفتی ئەوەیە چۆن دەستێ دایبی پێیا بکا بۆ مناڵەکانی. ماڵ هەیە 3 کچی عازەبی شەلەلی هەیە لە ماڵەوە، گەورەترین گرفتی ئەوەیە کە چۆن بتوانێت پێداویستە تایبەتە ژنانەکانی بۆ دابی بکە، کە ئەمە زۆر قورسە. ماڵ هەیە بە دوومان گۆشتیان نەخواردووە، مناڵەکەی مەنگۆ لە داوای گۆشتی لێکە، دایکی هاتووە لێرە ئەگری لە ڕێکخراوەکەی ئێمە ئەڵێ ناڕۆمەوە هەتا کیلۆ گۆشتم بۆ پێیانەکە نەبرەوەی من توانام نەماوە، هەموو ڕۆژە مناڵەکەم لەسەر سفرە بەگریانەوە ڕاتە دواوە. ئەمانە زۆر قورسن، بەڵام لە بەرامبەریشە خەڵکانێکی زۆر هەن کەشکور بۆ خوا وەزعیان زۆر باشە، دەوڵەمەندێکی زۆر هەیە لەم شارەیە، بەڵام ڕەنگە بەپی پێویست ئەم وێنانەی نەبینی بێ، ئەم دەنگەی نەبیست بێ. بۆیە ئێمە لێرەوە داوا لەو خێرخوازانەکەین، داوا لە هەموو لایەنە سیاسیەکانەکەین، داوا لە ڕۆشنبیرانەکەین، لە شاعیرانەکەین، لە نووسەرانەکەین، لە هونەرمەندانەکەین، داوا لە هەموو ئەو کەسە هەست جوانانەکەین کە دەنگێکی خێریانەیە، کە دەستێکی خێریانەیە، دەنگی کەمەندامان بگەێنن. ئەمڕۆ فرسەتە، ئەمڕۆ ڕۆژی مەردایەتیە، ڕۆژی ئەوەیە کە تۆ بتانی ژیانی کەمەندامێک لە جەژندا دڵی مناڵەکانی خۆشکەیت. کەمپینەکە لە شەقامی سالمە و تا چەند ڕۆژێک پێش جەژنی قوربان بەردەوام دەبێت و دواتر هاوکاریەکان بە سەر خانەوادەی خاوەن پێداویستیەکان دابەش دەکرێت. پارێزگاری سلێمانیش کە ئامادەی ڕاگەیاندنی کەمپینەکە بوو ڕایگەیاند پێویستە سەرمایەدار و بەڵەندەران و خاوەنکار و کۆمپانیەکان بە دەمبانگەوازی کەم ئەندامانەوە بێن و ئەوانیش لای خۆیانەوە هاوکاریان دەکەن. داوا لە هەموو ژنانێکی زیندووەکەین بەشدار بێ لەم پرۆسەیە، چونکە ئەمە بەڕاستی ئەرکێکە کە ڕۆژانە ڕوبەڕووبانە بێتەوە. ئەم خۆشەویستانە تەنیا بەشێک لە جەستیان لە دەستنیاوە، بەڵکو لەلایەن ئەم کۆمەلگای ئێمەشەوە گەر بەدەمیانەوە نەچین بەشێ لە دڵیشان بەشکاوی ئەمێنێتەوە کە هیچ مانایەک بۆ خۆشەویستی لە ناو کۆمەلگای ئێمەیە ناهێڵێتەوە. بۆیە ئومێد دەکەم لە جیاتی ئەوەی کە جەژن بکەین بە جەژنی لەبەرکردنی بەرگی نوێ و سەردانکردن و شیرینی بەخشینەوە بەسەریەکە کە هەمومان ئەوانەی کە ئەمانە هەموو لە خۆمان بگرینەوە، بەشێ لە خۆمان بگرینەوە بۆی بتوانین دڵی خێزانێ خۆشکەین، دڵی مناڵێ خۆشکەین، دڵی کەمەندامێ خۆشکەین. ئومێد دەکەم ئەم داوانەی لەم شەوە پیرۆزەیە، لەم شارە پیرۆزەیە و لەم جێگە پیرۆزەیە ئەکرێن، لەم شەقامی سالمە ئەکرێن کە ڕەمزی وشیاری و بە ئاگایی ئەم شارەیە. ئەم شارە هەر خۆی بۆ خۆی شارەکە خێرخواز دروستی کردووە، زۆربەی زۆری دام و دەستگاکان و ناوەند و سەرخانی ئەم شارە سەرمایەدارە بەرپرسیار و نیشتیمانیەکان دروستیان کردووە. نزیکەی 18,000 خاوەن پێداویستی تایبەت بە بڕیاری حکوومەتی هەرێم و وەزارەتی کار پشکنینان بۆ کراو. لەو ڕێژەیە بە دووبارە پشکنینەوەیان 15,000 کەسیان لە پشکنینەکان دەرچوون. ئەوانەی لە پشکنینی دووبارە ناویان دەرنەچوو لە موچەش بێبەشکران. لە هەمان کاتا توانای هیچ کارێکیان نییە و تەنها سەرچاوی ژیانیان لە ئێستادا هاوکاری کەسانی خێرخوازە و بۆ ئەم جەژنەش چاوەڕوانی هاوکاریەکانی ئەم کەمپینەن.